سوستایش بۆ خۆی پەروەردگار سپاس بۆ خۆیە کە حەقی کوڕەکەم بە چاوی خۆم بینی سپاس بۆ یاسا سپاس بۆ دادوەرە بەڕێزەکان کە هیچ زەخت و هیچ فشارێک و هیچ شتێ تەئسیری تێ نەکردن کە چۆن خۆیان بە ئایەتی قورئان نووسیویانە وإذا حكمت بين الناس أن تحكم بالعدل منیش حەقی کوڕی خۆم بە چاوی خۆم وەرگرت سزای لە سێدارەدانی بۆ دەرکرد حاکم. تۆ پارێزەرتان نەبووە وەزام لەم دۆسەیە؟ نەخێر پارێزەرمان نەبووە ئێمە یەکەم ڕۆژ کە ئەم قەزەیە ڕوویە لایەنە پەروەردیدارەکان هاتنە سەر خەت و بە ئێمەیان وت پێویستان بە پارێزەر نییە. لەم دۆستەیە کەس لەگەڵمان نەبووە بەس خۆم لەگەڵا بووە. ئەم کێشەی ئەو ڕۆژە ڕوویدا کۆنگرەتان کرد لەو بارەیەوە بە کوردیشوە و تان کوڕەکەمان گیراوە. ئەم کێشەیە کوڕەکانم بەرەڵا بوون ئەو شتانی کە ئەو کابرایە دوو تۆهمەتانە دروستی کرد بۆ مناڵەکانم ڕاست کرایەوە و ڕاست نەبوو. خاتون ئێستا هیچ کەس سزای ئەعدام جێبەجێ ناکرێ و داواکاریدان چییە؟ کێشە بەڵێ لە کوردستانی ئەعدام جێبەجێ ناکرێ بەڵام هەتا مردن ئەو کوڕەکەی منی یەک کەڕەت کوشتووە بەس ئەو هەتا مردن ئەبێ هەموو ثانیە و دقەیەک مردنیە دێ بۆ ئەو لەبەر ئەوەی مردن چییە؟ مردن هەمومانە بێ بمرین بەس ئەو هەموو ڕۆژێکی شەڵڵا ئەمری حەقی کوڕەکەم وەرگر بە چاوی خۆم. خاتون ئەو ڕۆژە وتان لە کۆنگرەی ڕۆژنامەوەیدا وتان کە کەس هەیە هەڕەشەمان لێ دەکات لە ئێستادا هیچ کەس هەیە هەڕەشەتان لێ بەس باوکی بوو هەڕەشەیە کرد. ئێستا هەڕەشەتان لێ دەکرێت؟ باوکی بوو ئێستا ئیمڕۆ ئەم هەفتەیە هیچ ڕووی نەیاوە بەس باوکی وتی دادگایی بکرێ کوڕەکەم دوای ئەوە من سێ کوڕەکە کوژم. کەسداری بوو کوژەکە لەسەر ئەماڵن چی؟ من نازانم. بەڵێ هەوڵیان ناوە بە سوحی عەشایری بەڵام ئێمە من لە یەکەم ڕۆژە خۆم بە مناڵەکانمەوە با سوڵحکەین تکاتان لێکم نەترسی مناڵەکانم بۆی دانیکترم نەڕوان نەکوژرێ ئەموو با لە ئەو نە لە ئەو بکوژرێ نە لە من بکوژرێ بەڵام ئێستا هەتا مردن ئەگەر مناڵەکانیشم داوای سوڵحکە من داوا ناکەم چکە من ئەو پیاوەم بۆ دەرکەوت بای چەنە سزا بەس بۆ هەر ئەو کوڕی کە تۆمەتبارە نای پەیوەندە بۆ ئەو نەخێر خاتون ئەم بکوژە بەس بکوژی کوڕەکەتە یانەوە دەنگویانی بڵاو بۆتەوە کوژی نەخێر بەس بکوژی ڕۆژەی کوڕمە. دەستان خۆش سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ هەموو لایەکتان دەستی ئەوش خۆش